ئێرە کەمپی ئاوارەکانی عربەتە کە ئاوارەکانی پارێزگای سڵاح الدین لە دوای شەڕی داعشەوە لێرە نیشتەجێ بوون. بە کۆی گشتی 400 خێزان لەم کەمپەدا بوون، بەڵام دواتر ڕێژەکەی کەم بوویەوە بۆ 227 خێزان. لەو ڕێژەیەش لە دوای بڕیاری دەمەچکردنی کەمپەکان 202 خێزانیان نێردرانە کەمپی ئاوارەکانی ئاشتی هەر لە عربەت و 22 خێزانیان گەڕانەوە بۆ پارێزگای سڵاح الدین و 3 خێزانیان لە پارێزگای سلێمانی نیشتەجێ بوون و کەمپەکە ئێستا بە تاوەتی داخراوە. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە لیژنەیەکی پێکهێناوە بۆ کەمکردنەوەی کەمپی ئاوارەکان و لە کۆی 36 کەمپ 23 کەم ماونەتەوە و ئەوانی دیکە لەگەڵ کەمپەکانی تر یەک دەخرێن. دوایەوەی کە هاوکاریەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی عێراقی وەزارەتی کۆچبەران بۆ ئاوارەکان لە ساڵی 2023 زۆر کەمی کرد و پێشبینیەکرێت لە ساڵی 2024 پاڵپشتی و پشتیوانەکانیان کەمتر بێتەوە. بۆی وەزارەتی ناوخۆ دوای لێکۆڵینەوە بە دوواداچوون لە ڕێگەی لیژنەیەکەوە بڕیاریدا بە دەمجکردنی بەشێک لە کەمپەکان لە سنووری هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوو کارەکان بە شێوەی پراکتیکی لەلایەن لیژنەیەکی لاوەکیەوە دەستی پێکرد بۆ دەمجکردنی هەردوو کەمپەکە. لە ئێستا کەمپی ئاوارەکانی عربەت کە دەکەوێتە سنووری ناحیەی عربەت چۆڵ کراوە و سەرجەم ئەو خێزانە ئاوارانە گواستراونەوە بۆ کەمپی ئاشتی لە سنووری ناحیەکەمان. لە هەرێمی کوردستان 36 کەمپی ئاوارەکان هەیە کە 26یان کەمپی ئاوارە ناخۆیەکانی عێراقن و 10 کەمپی دیکەش بۆ پەنابەرانی سووری دروست کراوە. وەزارەتی ناوخۆ بە هاوکاری کۆمسیۆنی باڵای کاروباری پەنابەران و ناوەندی هاوبەشی ڕێگری لە قەیرانەکان لیژنەیەکی پێکهێناوە بۆ سەرپەرشتیکردنی یاخستنی کەمپەکان و ڕێخستنەوەیان. لیژنەیەکی تایبەت لە وەزارەتی ناوخۆ ناوەندی هاوبەشی هەمەنگی قەیرانەکان بە هاوکاری و هەمەنگی لەگەڵ کۆمسیاری باڵای کاروباری پەنابەران UNHCR هەروەها بەشداری سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان بە مەبەستی مداوەلەکردن وەروها لێکۆڵینەوە و دۆزینەوەی باشترین دەرفەت بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ ئاوارەکان لە هەرێمی کوردستان. هەڵبەتە بڕیارەوە دراوە کە بەشێک لەو کەمپانیی کە ممکنەوە شایستە ئەوەیە کە لێک بدرێن دەمج بکرێن بەیەکەوە. دەمجکردنی کەمپێک لێرە و کەمپێک لەوێ مانای داخستنی پرۆسەی ئاوارێنی لە هەرێمی کوردستان. کەمپەکان دەمێنەوە و خەڵکی میوانی هەرێمی کوردستان لە ئاوارەکان لێرە دەمێنەوە تاوەکو دەرفەتێک بۆ ژیان و دەرفەتێک بۆ گەڕانەوەیەکی ئارازومەندانی شکۆمەندانە بۆیان دەڕەخسێت دەگەڕێنەوە زەید ڕەسەنی خۆیان وەکو میوان لێرە دەمێنەوە. تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە سەبارەت بۆ کەمپانەی چۆڵ دەکرێن و نازاندرێت چارەنووسیان چی لێ دێت. بە چۆڵی دەمێنەوە یان حکومەت و شارەوانی بڕیاری دیکەیان لەبارەوە دەدات. چارەنووسی کەمپەکە تاوەکو ئێستا پلانێکی درێژخایەنی ئەوە ئیعلان نەکراوە کە چی لێکرێ، بەڵام بڕیارەکان هەمووی حەقی تەسەڕوفی بە حکوومەتە، حتمما لە وەزارەتی ناوخۆ پاشان لە پارێزگا سلێمانی لە DMCRەوە بڕیاری لێ ئەدرێ ئایا کەمپەکە بە شێوازێکی کەمپ ئەمێنێتەوە بە بەتاڵی تاوەکو ئەگەر هەر بۆ حاڵەتێکی ئەمەرجنسی بێ یاخود ئەگەر لەگەڵ شارەوانیان ڕێکەوتن لەسەرەوە بکرێت کە بکرێتەوە بە عەرزی مەدەنی و ئیفراز بکرێ. لە دوای شەڕی داعشەوە 665,000 کەس لە ناوخۆی عێراق ئاوارەی هەرێمی کوردستان بوون و زیاتر لە 248,000 پەنابەریش لە کەمپەکان دەژین. کۆی گشتی سەرجەم ئاوارە و پەنابەرەکانی هەرێمیش 913,000 کەسە کە بەهۆی ئاڵۆزی و ڕوخانی ماڵەکانیان تا ئێستا دەرفەتی گەڕانەوەیان بۆ نەڕەخساوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، کەمپی ئاوارەکانی عربەت، سلێمانی.